ئەو کارە نەشیاومابەری کچ و کوڕەکەی هەنجام بدرێت ئەزە کزەکە کێت کوڕ لەگە کوڕ کز لەگە کوڕی ئەوە شتەکە کارە سات لەو شەی خوارێک کە ئەو هەر کارە ساتە سەبر دێ ئەو هادێ وشەکان هەمووی لەسەر شتی نەشیاو. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش ئەمەی دەیبینن کە لە چەشنی یاریەکی منداڵان خۆی دەنوێنێت بەڵام لە ئەسلدا ئەمەیان ژەهری کۆمەلگایە و هۆکاری تێکچوونی شیرازەی خێزان و بڵاوبوونەوەی بەدڕەوشتیە لە نێو کۆمەلگادا. اینجا بۆتان باز دەکەم ئێستا پێتان دەڵێم ئەمە چێکە لە سەری نووسراوە WTF بێگومان دوور لە ڕووی بینەران. ئەمە مامۆستایەکی قوتابخانە وەکو دیاری بۆ قوتابیەکی خۆی لە نێو بازاری هەولێر دەکڕێت بۆ ئەوەی بە دیاری پێشکەشی بکات کەچی ناوەڕۆکی ئەم بابەتە پڕە لە ژەهر هەمووی پڕەتی لە وێنەی وروژێنەر پڕەتی لە وێنەی سەر و هەژدە ساڵ ئەو وێنانەی کەوا شیاو نین بە تایبەت لە نێو کۆمەلگای کوردیداوە خۆی ناوی یاریەکەش لە واتایەکی لە وشەیەکی ئینگلیزیە کە واتایەکی زۆر خراپ دەبەخشێتن کۆمەلێک وشە و دەستەواژەی زۆر ناشرینی لەسرە کە تێیدا کۆمەلێک شتی تێدایە وەکو یاریەکە اینجا بۆ ئەوەی منداڵان یاخۆت خەڵکی هەر وڵاتێک کە بیانەوێتن ئەم وڵاتانەی کە ئەمانەیان لێەوە هاوردە دەکرێتن و دەهێنرێتە هەرێمی کوردستان و عێراق دەیانەوێت شیرازەی خێزان تێک بدرێت تاکی کۆمەلگا لە نێو ببرێت. ڕاستەخۆ دەچمە لای مامۆستا سامی دەمەوێتن ئەو زانیاری زیاترم پێ بدات. مامۆستا سڵاو لێ بێت و ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە سپاسیش دەکەم کە بڕیارتدا لە ڕێگەی پایتەخت میدیاوە ئەم بابەتە بۆ ڕایگشتی ڕابگەینی پێم بڵێ چیرۆکی ئەم یاریە چییە؟ ڕۆژی جمعە بە خۆ دەزانی بازاری هەولێر زۆر قەڵباڵە چون گوتم بامیش دیارێکی بۆ قوتابێکی خۆم بکڕم چون ئەوە بوو هەشتۆ کارتۆنی ئەو هەدانرا بوو کە دەستم کردی زۆر قرس بوو و هەرزانیش بوو وڵا زیاتر هەرزانیەکەم کڕی و ئینگلیزیش نووسرا بوو نەمزانی ئەو بە زمانێکی ئەڵمانی بەڕاستی کاتمە مارێ حیدی هەرم کرد گوتم ڕۆژی یەکشەم چی شەمەی دەوام نیە ڕۆژ یەکشەم لەگەڵ خۆمەمە قوتابخانەکەی بێمە قوتابیەکەی میوانێکم هات پۆلی 5 بوو لە قوتابخانی ئەهلی بوو پێشان لە گوتمە ئینگلیزیانی چێکە تەمەشای کرد ڕاست خۆی کرد و بەس سەیریکە ئەوشە ئەوە هەرپی تووشەیەەکە کارەساتەکە لەو ڕستەیە لەو دووشەیە کارەساتەکە لەگەر وێنەکان هەستا پاشان ئەوە دەفتەرە چەند یاریت کرد ئەلێکانە ئاماژە بە یاریەکەی بکەین و زۆر ساریشت کرد سارەکەم پێ بڵێ بە 4,000 بوو 4,000 بۆ ئەوەگەر لەگەرم کێ بەخۆم چاوم بڕک مەساغم بەڕاستی ئەوە یاریەکانە با یاریەکەم بینینە پێش کامێرا مامۆستا پێم خۆشە بۆ ئەوەی بینەرانیش ببینن ئەمە یاریەکانە وایە باسێکی یاریەکان بۆ مەسەلەن ئەوە چییە بۆ چیە باس یاریەکان چۆنە یەکەم جار ئەو بیتاقە ئەلێریە ئەو زارومارەکەمان چێ کرد ئەمە زارومارەکە ئەوە کاک ئەحمەد ئەوە زارومارە کە زارومار تەردا ئەوەی بیلعکس دادنی کە دادنە ئەوە زارومارەکەیە دەرێ ئۆندە ژمارە دەرچوو ئەلێرە دەنووسی دوو کچ و دوو کوڕکە یاریەکەیان کرد یاریەکان لەسەر ئەو بیتاقەیە لەسەر ئەو بیتاقەش ئاماژە بە زارومارەکە بەڵێ ئەو جا پێشی بێمە سەر ئەوەی دێمە سەر ئەو بیتاقەکان نێزیکەی 50 دانایە لە 100 وشەی 90 وشەی ئەڵمانیە بەس وشەکان ئەوانێک کە مێشی خەڵک تێکدا ئەوان بە ئینگلیزی نووسرایە مامۆستا هەندێک بە ڕۆنتر پێم بڵێ وشەکان چین کە نووسراون وشەکان هەمووی لەسەر شتی نەشیاوە هەمووی لەسەر شتی نەشیاوە حتا تەمەنی 18 ساڵی تقریبان زمانەکە ئەڵمانی زیاترم لێ حاری نەبووم لەسەر هەر بیتاقەچیش ئەو وشە نەشیاوە کە نووسرایە یعنی کارە سات لەو وشەی خوارێک کە ئەو هەر کارە ساتە ئەوە هەر شیرازەی خێزان تێکەدا باشە ئەو مارانی کە کڕیتیان یعنی کارەسا لەو ماڵە ڕۆدا داکو بابێ خوێندەواری نییە لەوانی مندارەکە ئینگلیزی بزانی برێباداکەم بۆ تەواو بکە کاتێک ئەو منداڵی کە میوانی بەڕێستان بوو لە ماڵی ئێوە بوو پیشانتدا چی پێوتی چۆن پێیوتی وتی چی ئەمە وەڵڵاهی تەمەشای کردم و گوتی وا دەچم دەکەم بام باس دەکەم بەمنینەوت بە توی نەوت قوتابێکە پۆلی 5 بوو کچ بوو شەرمی کرد لە مەکتەبەی هەلی هەولێرە یا مەکتەبەی نیو دەوڵەتی زۆر باشە بە بابی گۆ بابیشی لە دەرێ بانکی کردمەوە ڕۆژی جمعەها ڕۆژی هەینی چی پێگوتی گوتی مامۆستا سامی ئەتوو ئینگلیزی نازانی ئەزە خاستن ئەڵمانیەکە هەر نازانی گوتی ئەوە کارەساتەکە لێرە ڕوویدایە کارەساتەکە چوە ئەوە یاریکردنەکە لێرە دەست پێ دەکات کە
کە یارەکە دەست پێ کرد کات و زار و مارەکە تەردا ئەو چار کەسە کە دانیش بتاقەکەی لێرە دەردەینی کە دەری هینا ئەو لاپەڕی کچەکە ئین کوڕەکەی لێ ئەدا بەوەی ئەوە وا تێدا چار پسووری تێدا ئەوە یارێکیە لێرکوانە کارەساتەکە لە ژمارە نازم ئەو چاوم باش نبینی سەبر دێ ئەو هادێ ئەلێکوانە کۆتایی بەپێی زارەکە کە هەڵ دەدەی بیگێ هەر جۆرێک لە وێنەکان پێویستە ئەم بابەتە ئەنجام بدرێت بڵێ ئەو کارە نەشیاومابەری کچ و کوڕەکەی هەنجام بدرێت ئەزە کزەکە کێت کوڕلەکە کوڕ کزلەکە کوڕی ئەوە شتەکە بەخۆی نمونونەکەەوە هاتیە کێشەکەی مەچیە کێشەکەی ئەکە ئەمە لە بازاری کڕیتمان ئەوە کەی کڕیتم کابراشی فەقیری بەتەمان کراس و شەروارەی لەبەردا بوو چاویشی دیارم بخۆی دەناو جەمەدانی نابوو ئەشیای مەوادی کارەبایشی لۆ گۆڕدان هەم لە ئابی منداران بوو ڕۆژی جمعان شەلوێر هەروایە ناو بازار بەست ئەوەیە کە ئەو ڕنگ بێ نەیزانی بێت نەیزانە ئەو هەر نەیزانە هەرچێ دەرخیندواریشیە بۆ فەقیرەی باشە ئەودان ئەمە 200 کە زیاتر دەورەمان لێدا بوو یعنی کەسێک نەبوو ئینگلیزی بزانی ئەمرەوە مامەستا کوردی بە نەمزانانی کڕیتین یەکسەر کڕیشم یعنی هەتا نەبزانانی هەتا میوانەکەم پێی نەگوتیمە عەدەدی زۆر بوو لەوێ بەڵا عەدەدی زۆر بوو بەس کێشەکە لەچیان خۆی ئەوەی فرۆشتیە تاوانبار نییە چێدر ناوی خۆشی نازانی بەس ئەو کۆمپانی کە ئەڵمانیا لە هینایەتی هەولێرێ ئەو کێشەکەی هۆکار ئەوە فرۆشیاری ناوبازاری نییە فرۆشیار لە خوای 500 نایلەوەی قازانسکە یعنی ئەو هەم مەوادە بە 4000 دەبیت چبی یعنی ئەو هەم مەسرەفا بزانە ئەوە کەتەلۆکەکەیە ئەوە چار شخصەکەی چار کەسەکەیە بە دیاریکراوی لە کوێت کرد ناوبازاری هەولێری سنتەری بازاری هەولێر سنتەری ڕحمە بەڵ ئەو سوورەکەی و چەموش دەگۆڕداندرێ زاران پێیان دەگوت پارچی ناو بازاری هەم پارکە کە بتێک چوو بەڵێ باشە پاش ئەوەی کە زانیت بابەتەکە چۆنە چۆن بۆ بڕیارتدا بۆ ڕاگەیاندنی باز بکەیت چۆن بۆ بڕیاردا ڕاگەشتی لێ ئاگادار بکەوە من گوتم هەتا تەشەنەی نەکردێ لە هەرێمی کوردستان زوو ئەم تەلەڤیزیۆنێک ئاگادارکەمەوە بەڕاستی جمعە قایم خام نییە شەمان ژوابزانام داوامی قایم خامێت ئۆستانە نییە وەنیە ئێ ناچارم ئەوڕۆ ئەگەر میوانەکەم نەهات با میوانەکە پێی نەگوت بام ئەوڕۆ ئەو دیارمدا بۆ قوتابیەکی دابوومە قوتابیەکی ئەو زە کارەسات لەوێ دروستە بوو قوتابێکش دەیبردەوە ماڵێ حتمما بابیدا چ خوێندواریار هێبرێ مامەسامی ئەو چەند بۆ فێر دەکا هەنجی کێشەکە لەوە دروست دەبوو کاک ئەحمەد سپاسی خوایەکەین کە زوو کەشف بووە و داوا لە قایم خامی و پارێزگای هەولێرەکەین بە تایبەتی سەرچاوەکەی لە چێندەرە سەرچاوەکە لە چێندەرە هینایەتی هەولێرێ کە ئەو بفرۆشە ڕۆژی جمعەش کە ڕۆژی جمعان ئومەتی محەممەدی دێتە ناو بازاری هەولێرێ هەم شارەکی دن خەڵکێکی زۆر دەوریان لێدا زۆر عەدەدیشی گوتت زۆر بوو کارتۆنێک ئەبوو چۆچ ئەمە بەخۆت لەبەر عینەکەی چاوم زۆر نەیدەدی یەکسەر گوتمە سالای برم کاتزارێک کارتۆنێکی بدە من هەتا بە خۆشم دەست نەکردێ براکەم ناوی سالار کارتۆنێکی دەست کردێ گوتم سالە پارەکەی لێ با بڕۆین چۆچ ئەم بە قەڵەباقی زۆر تێکەچم ئەرێوەڵا یەکسەر هینە دەستت خۆش بی زۆر زۆر سپاس دەکەم دووبارە ماندوومان کردی بینەرانی پایتەخت میدیا لە کۆتاییدا پێم خۆشە یعنی هەم ئەم کارتونە ئێوە ببینن بۆ ئەوەی بینەرانمان بە وریایی و بە هۆشیاریەوە سەرنج بدەن و بزانن ئەگەر دنیا شتێکی لەم شێوەیەتان بینی لی دوور بکەونەوە بێگومان ئێمە ئەم بابەتە دەگەینە لایەنی پەیوەندیداریش پێویستە هەرچی زووە لە بەڕێز نەبەس عەبدولحەمید قایم خامی قەزای ناوەندی هەولێر بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر هەرچی زووە لەسەر فرۆشتنی ئەم جۆرە بابەتانە لە نێو بازاڕەکانی شاری هەولێر بێنە سەرهێڵوە پێویستە ئیزراعاتی پێویست بکرێتن چونکە بەڕاستی ئەمانە کارەساتە لە نێو کۆمەلگادا بڵاو ببێتەوە ڕنگ بێ بەشێکمان نەشزانین بابەتەکە چێ من خۆم سێرچێکم بۆی کرد چونکە لێرە ئاماژە بەوە کراوە کە تۆڕە کۆمەڵاتیەکانیان هەیە لە ژێر هەمان ناوە سێرچم بۆی کرد لەسەریم خوێندەوە ئەو دەستەواژانەی کە هەبوون لە ڕێگەی وەرگێڕەوە یاخود هەندێک گوشە ئەگەر لی تێگەیشت بووبین سەیرم کرد بەڕاستی ئەمە کۆمەلگا بەرەو وێرانکردن دەبات کۆمەلگای کوردی دووچاری داڕوخان دەکاتەوە بێگومان کە ئەمە بوو منداڵان دروست کراون بچێتە بەردەستیان و ئەم جوورە وێنە نەشیاوانە ببینین کە بەڕاستی مرۆڤ پێی شەرمە تەنانەت لە شاشەشەوە بوتان باز بکاتن کە چی تێدا یعنی شتگەلێکی تێدا جێگای ئەوە نیە کە نیشانیش بدرێتن بۆیە هیوادارم هەموو لایەک بە ئاگاییەوە سەرنج بدەن و دوور بکەونەوە لە بەکارهێنانی ئەم شتانە و لە ئەگەری بینینی هەر یەکێک لەم جۆرە بابەتانە لایەنە پەیوەندیدارەکان
هاوشێوەی مامۆستا سامی کە ئێمەی ئاگادار کردەوە هاتینە خزمەتیان بۆ ئەوەی بابەتەکە بۆ ڕای گشتی ڕابگەینین و بێگومان بە دوواداچوونی خۆشمان بەردەوام دەکەین تاوەکو دەگەین بە کۆتایی پێویستە ئەمە هەرچی هەبێت لە نێو شاری هەولێر لە نێو ببردرێت.